کەناڵی گەلی کوردستان 29 ساڵە پەخش دەکات و یەکەم ڕۆژی پەخشی ئەو کەناڵە ڕووداوێکی لەبیر نەکراو بوو لەو سەردەمەدا بەتایبەت کە یەکەمین کەناڵی تەلەڤیزیۆنی کوردی بوو لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991. کەناڵی گەلی کوردستان لە قۆناغێکی سەخت و دژواری سیاسی و ئابووری و لە دوای 3 مانگ لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد و ڕاوەدونانی بەعز لە کوردستان دامەزرا و لەلایەن ژمارەیەکی کەم لە کادر و ڕووناکبیرەوە بەڕێوە دەبرا. یەکەمین پەخشی کەناڵی گەلی کوردستان گواستنەوەی وتارێکی جەماوەری هەواڵ مامجەلال بوو کە ڕۆژی 11 نوێی 1991 لە یاریگای سلێمانی پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردو دوای ئەوە هەواڵی کردنەوەی کەناڵی گەلی کوردستان بووە بروسکە و بەسەر تاسەری کوردستان بڵاو بووەوە. لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد لە بەهاری ساڵی 1991 بە پێی فەرمان و ڕێنمایی سەرۆک مامجەلال کەناڵی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دامەزرا و لە کاتی خۆیدا ڕۆڵێکی چاکی لە واری ڕاگەیاندن گێڕا و سەرۆک مامجەلال وەک یەکەم پشتگیر و پشتیوان بوو بۆ دامەزراندنی تەلەڤیزیۆن بۆ کوردستان و یەکێتیەکان. لەو سەردەمەدا و بەو توانە مادیە کەم و دیاری کراوە بە هەوڵ و ماندووبوونی چەند کارمەندێکی دڵسۆز و لە خۆبردووی ماندوونەناس کەناڵی گەلی کوردستان کەناڵی دایەکتوانی ئەرکەکانی بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە ڕاپەڕێنێت و بەبێتە مینبەرێکی جوان بۆ ڕاگەیاندنی کوردی کە لەو کاتەدا تاکە کەناڵی کوردی دوای ئازادی بوو کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەردەوام و بەپەرۆشەوە بوون بۆ بینین و تەماشاکردنی بەرنامە و کارەکانی ئەو تەلەڤیزیۆنە. کەناڵی گەلی کوردستان کەناڵی دایک ئەو شانازیەی پێبڕا کە بووە خوێندنگەی پێگەیاندنی ژمارەیەکی بەرچاو لە کادر و ڕۆژنامەنووس و بێژەر و تەکنیککاری بواری ڕاگەیاندن و بەردەوام بۆ لە ئەرکەکانی. سەروەریەکانی کەناڵەکە هاوشانی خۆناغەکانی سەرکەوتنی یەکێتی و گەلی کورد بوو بەردەوامیشە. دامەزراندنی کەناڵی گەلی کوردستان لە دوای ڕاپەڕین وەک یەکێک لە داهێنانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە دەستکەوتی ڕاپەڕین مژدەی خۆشی بۆ گەلی کورد پێبوو بۆ مینبەری ڕاستەقینەی کوردستانیان. ئەم کەناڵە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا هەمیشە سەرمەشقی کاری ڕاگەیاندن بوو وەک یەکەمین کەناڵیش لە خەمی پارچەکانی تری کوردستاندا بووە. کاروانی خزمەتکردنی کەناڵی گەلی کوردستان بە بواری ڕاگەیاندنی کوردی درێژەی هەبوو تا لە 1/6 2008دا بە ئامادەبوونی سەرۆک مامجەلال کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بۆ یەکەم جار و وەک یەکەمین کەناڵی هەواڵ دەستی بە پەخش کرد و بەو پەڕی پیشەیی بوون و ڕازگۆییەوە کارەکانی ئەنجام دەدات.